لەگەڵ دەستپێکردنی وەرزی بارانبارین دانیشتوانی بەشێک لە گەڕەکەکانی هەولێر مەترسی سەرخەڵدان و دروستبوونەوەی لافاو دەکەن. لە گەڕەکی ڕۆشنبیریم لە شاری هەولێر ئەو گەڕەکەی لە ساڵی ڕابردوو بەهۆی لافاوەکەوە زۆرترین زیانی بەرکەوت. ئەو شوێنەی من قسەی لێ یەکەم ژێر ئەو پردەیە کە لە ساڵی ڕابردوو تەرمی چەندین قوربانی بێرەدا تێپەڕ بوون. یەکێک لەمانە شوانەکەی ناحیەی دارەتوو بوو. ماوەی 2 مانگ زیاترە لەم پرۆژەیە و لەو شوێنە کار دەکرێت بە ئامانجی ئەوەی ئەو ساڵیش هاوشێوەی ساڵی ڕابردوو زیانەکانی لافاو دووبارە نەبێتەوە. ئینشاڵڵا دروست نابێتەوە تەوەقعیش ناکرێت جارێکە ئەگەر پار ئەویان بکردابارە ئەوەندە ئەوانەیان خەک بکردابە نەدەبوو. لافاو لێرە هەستا ئێستاکەش هەموو ئەو کەندانە هەموو چاکرایە تەماشاکە ئەو عەفارەکان لێرە نینە نەکو بیسی عەفارە ئیشی دەکرد و ئەو لاش چا دەکرێ و ئەو لار چا دەکرێ و لەبەر لافاوی ئامادە باشێکی زۆر باش کردیا ئەو سارەکە. لێرە لە ڕاوەستا فلاتێک ئەو فلاتە ئەو هینای بەر ئەو سێت پێکرد ئەوە بەرەوەی پێکرد ئەوە بزای لەبوو بە نەوەوەی وەربوو ئەوە لەبوو لەکن ئەو دوستانش 100 متر ئەولای بود 100 متر ئەولای بود لە هەر سوچ خارە دەکەینەوە. جێگری پارێزگاری هەولێر دەڵێت بۆ ڕووبەڕووبوونەوەی لافاو بودجەی تایبەت تەرخان کراوە و لە هەموو ئەو شوێنانەی مەترسی دروستبوونی لافاوی لێ دەکرێت کار دەکەین. ئەم ساڵەکە ئەو هەموو کارەی کە دەکەین چ لەسەر دەوروبەری شەقامی 150 مەتری بیتن، چ لەسەر کەندی کۆڕنیش بیتن، چ لە بەرزایەکانی مەلا عومەر و دارەتوو بیتن، چ لای بنەسڵاوە بیتن. ئەوانە هەموو کۆیان بکەینەوە ئیتر کارێکی باش کرایە بۆ ئەوەی وەکو بڵێ دوورکەوتنەوەی یاخود کەمکردنەوەی ئاساری لافاو خوا نەخواستە ئەگەر ڕووبدات. لافاوەکەی ساڵی ڕابردوو جگە لە زیانە مادیەکانی چەندین قوربانیشی لێکەوتەوە بۆ ئەم ساڵیش هاوڵاتیانی ئەو گەڕەکانە بەهۆی لافاوەکەەوە زەرمەند بوون ومێد دەکەن ئەم ساڵ هەمان کارەسات دووبارە نەبێتەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.